وڵای یاریکان لەگەڵمان کرد بەڵام بۆیان ناچێتە سەر. کوردەوان هێشتا بە شوێن ئەنجامی پشکنینەکاندایە کە بیسەلمێنێت ون بوویە لەبجەیە. پشکنینەکانی بەغدا داشکرای کرد کوردەوان کوڕی مەحموود فەتاحە. بەڵام ئێستا لایەنە پەیوەندیدارەکانی هەرێمی کوردستان لە ڕێگەی بۆردێکی تایبەت جارێکی دیکە پشکنینی بۆ کوردەوان و برایەکی و باوکی کردەوە. بۆ هەولێر و فەحسەکە بکەین. ئەو منداڵە ون بۆش دەڵێت دەیانەوێت ئەنجامی پشکنینەکان بشێوێنن. باشە حکوومەتی هەرێمی کوردستان تا ئێستا ماوادی نەبووە و ماوادی لە کێوەرگتە لە بەغاوەری نەگرتووە. هەمان ماواد نییە من لە بەغا کردومەوە ئێستا ئەمان بەکارێنن. ئەمە یەکەم. دووەم من لە بەغا بەلیک و قژ و خوێن بۆ من کرا بۆ ئەژن کرا بۆ پورم ئاشتیش کرا بۆ لێرە تەنها بەلیک بۆم کرا و ئەم دۆسیەش بیانەوە دەستکاری بکەن دڵنیاتانەکەمەوە ئەیگەینمە UN و ئەیگەینمە ئەمریکا. بەڕێوەبەری بەڕێبەراتی شەیدان و ئەنفەلکراوانی لەبجەش دەڵێت بۆردەکە باوەڕ بە ئەنجامی هیچ پشکنینێک ناکات لە دەرەوەی ئەو بۆردەی پێگەێنراوە. ئەوەشی لە دەروی ئەم بۆردە هەرچی ئەکا ئێمە وەکو وەزارەتی شەیدان و حکوومەت ناچینە ژێر بەرپرسیارەتی و وابەستنیە خەڵک ئازادە ڕوا چۆن نەتیجەیەکەنێت و دوجارە بێ دادگای حالەی بۆردەکەی بکە و بۆردەکە خۆی بڕیار بدا لەسەری بۆی ئەوەی لە دەروێمدا بۆردەکری ئێمە بەرپرسنیلی ئەنجامەکەیشی بەرپرسنیلی و ئەمانەوێ ئەم کارێکی وا بکرێتتر کۆتایی بەم دڵدۆنجی و ڕاڕایە بێت بەڕاستی لەسەر ئەنجامی مناڵن بۆکە. هەرچەندە بەپێی ئەنجامی پشکنینەکان و لە ڕێگەی دادگاوە کوردەوان بە کوڕی مەحموود فەتاح ناسێنرا بەڵام ئەو خێزانە ڕەتیان کردەوە کوڕی ئەوان بێت. بۆیە هێشتا دۆسیەکە لە دادگای و پشکنینی نوێیان بۆ کردوونەتەوە تا دۆسیەکە بە تەواوی یەکلا بێتەوە. 73 خێزانی هەڵەبجە زیاتر لە 200 منداڵیان لە کیمیای بارانەکەدا ون بوون و تا ئێستا لە چاوەڕوانی گەڕانەوەی ڕۆڵەکانیان ماونەتەوە. بەشێکیشیان باوەڕیان بە پشکنینەکان نەماوە. سامان فەتاح کەناڵی ئاسمانی پەیام هەڵەبجە.